بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بريان لباسي شرح كردني أصول ثلاثة كقلت من بعض لسه أصلي قرينج دكات لدرسي ششم دا دقينا باسي أصلي دوهم واتا باسي أصلي كمان طاوكت كبريتي ولا ناسيني خواي پروردگار. استادقينا باسي دوهم ياخذ أصلي دوهم لدرسي ششم دا كبريتي لا معرفة دين الإسلام بالأدلة واتا ناسيني دين إسلام بهوي بلغوا يعني شي يعني ببلغي قرآن والسنة بوشي دانر واضلت لبر أوي إسلام دبي ببلغي قرآن والسنة بسلمت وهروها بناسرت شون كالدين ناقون جد بتشاو ليكري ياخذ بحر زوري دي كبي بلكو دبي إنسان بهوي بلغي قرآن والسنة ودينك خوي بناسيتو ولي آقادار بيت جا استادانر لا أصلي دوهم دا باسي ناسيني إسلام من بودكات إسلام تشيو ومعناي تشيا ضلي وهو واتا بومان بناسي إسلام ذكاتبان أويكي كلا بناسا كان كضلي بريتيا لا الاستسلام لله بالتوحيد واتا ملكزبوني خداي پروردگارا بيكتا پرستی واتا إنسان يكتا پرست بيت توحيدي هبيت برامبر بخواي پروردگار هم توحيد الربوبية وهم توحيد الألوهية وهم توحيد أسماء الصفات. وعليكم السلام ورحمة الله. استسلام يعني الخضوع والذل واتا ملكزبوني خداي پروردگارو ذليلي لبرامبر خواي پروردگار دا يان تسليم بوني فرمانكاني خواي قورا وأنيبوا إلى ربكم وأسلموا له خواد فرمي بقرنا وبولاي خواي پروردگار و تسليم ملكشي فرمانكاني خداي پروردگاري خوتان بن كواتا إسلام يعني ملكزبوني خواي پروردگار وخو تسليم كردني خواي پروردگار. دوهم يعني والانقياد له بالطاعة يعني ملكتي وقريالي بقريالي كردني خواي پروردگار ملكتي بي واتا قريالي بي قريالي فرمانا كاني بي هم اواني كبيت دلن فلان كاري بكا اوي كأمرا هم اوي كبيت دلن فلان كاري مكواتا لت قد غدكات كواتا ملكتيش يعني بهوي بابلين كرداروا دوش الدقريتوا كردني فرمانا كان و دوركوتنا ولا قدغ كراوكان. بشي سهمي دلي إسلام واتا والبراءة من الشرك وأهله واتا دوربون بريبون لشرك لأهل شرك أوانيك أهل شرك واتا أوانيك بباورا مشركا إنسان هم لشرك كي دور بيت وهم لأهل شرك دور بيت. حقيقة أجر لي حالي بإنسان معناه كي جواني بو إسلام كدوه يعني اشتيكي باش ورقو بيكا يكم باسي أوي كدوه كإنسان لضل وتسليمي خداي پروردگار بيت استسلام له بالتوحيد إنسان لضل وتسليمي خواي پروردگار وفرماني خواي پروردگار بيت انجا إنسان جوارالي خواي قورة بيت يعني فرماني كان خواي قورة زيب كان جا تسليم بونيش براستي لميدان را در ذكويد كي إنسان چنده تسليمي فرمانكاني خواهي قورة دبيت و چنده خوي تسليمي فرمانكاني خواهي قورة دكات قويرياليش بهمان شواز لميداني كردار دار ذكويد أي إنسان قويرياله وفرمانكاني خواهي قورة خدنا انجا براءة دوريش لشرك لأهل شرك أوش معنى إسلام دقريته واتا أوش بريتيا لا معنى مسلمانتي إيما كواتا إنسان دبي كم لدله وتسليمي خواهي قورة بيت بكردار بيسلميني قرالي خواهي قورة أنجا للشرك لأهل شرك يدور بيت أو جا مسلمانتي إيمان إسلامتي كي طوعوه وهو 3 مراتب أو بابلي الناس نيدون ياخر إسلاميش بريتيا لا سيف لو سي مرتبه هي يكم إسلام دوم إيمان سيم إحسان
دوای باسییان دەکا با بڵێن درێژی دەڵێ وهو كل مرتبة لها أركان هەموو پلەیەک لەو پلانە لەو سێ پلانە چەند ڕوکنێکی هەیە هەم ئیسلام ڕوکنی هەیە ئیمان و هەروەها ئیحسان فأركان الإسلام 5 ڕوکنەکانی ئیسلام چەندن 5 دانن یەکەمیان شهادة أن لا إله إلا الله شاتیدانی ئەوەیە کە ئینسان بڵێ هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا کەلیمەی شایەتمان یعنی ئینسان شتێک بڵێت ئاگاداری بێت شتێک بڵێت ئاگاداری بێت و لەو شتەیە شارەزا بێت بۆیە ئەگە کەسێک داوای شاهیدی لێ بکات ئەگەر ئاگاداری نەبی هەر دروست نییە لە خۆتەوە بڵێ بمنووسە بە شاهید لەبەرەوەی شەهادەت یعنی چی یعنی هەواڵدان بە شتێک کە ئەتوو لێی ئاگاداری شایەتیدان بۆی کە هیچ پەرستراوێک نییە بە حەق بێجگە لە ئەڵڵای دەبێ ئەتوو ئاگاداری ئەوەی بی بزانی ئەو تەوحیدە ئەو لا إله إلا الله چۆنە و داوای چی لە ئینسان دەکات جا دوایە دەگەینە ئەوەی کە لا إله إلا الله مانای چییە مانای کردووە وأن محمدا رسول الله أنجا وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج بيت الله الحرام ركن كان إسلام لدواي شياتمان نويش كردنو وهروها زكاة دان وروجو قرتنو وهروها حج مالي خداي پروردگارشا بوشي چونك لا فرمايشت پیغمبر هاتوا صلى الله عليه وسلم بني الإسلام على 5 بني الإسلام على 5 واتا إسلام بنيات نراوە یاخود بنچینەی ئیسلامەتی بریتە لە 5 شت ئەو پێنجانەی کە تەبعاً باسمان کردن دەڵێ فەدەلیل و شەهادەتی ئەوجا کە دەڵێ ئەرکانی ئیسلام 5 ئەوجا بەڵگە دێنیتەوە لەسەر ئەو پێنجانە بەڵگەمان بۆ دێنیتەوە کە هەر یەکێک لەوانە بەڵگەی لەسەرە نەمان گوت دەبێ ئیسلام بناسین بەهۆی بەڵگەی قورئان و سونەتەوە ئێستا بەڵگە بۆ قسەکانی دێنێتەوە کە ئەو 5 ڕوکنانە بەڵگەمان چییە لە قورئانێدا کە دەبێ ئەو 5 ڕوکنەمانە تێدا مەوجود بن و ئیسلام بریتە لەو 5 ڕوکنە دەڵێ دلیلی شایەتمان چییە ئەو ئاەتەیە خوا دەفەرمێ شهید الله أنه لا إله إلا هو خوای پەروەردگار شهید الله شایەتی دەدات لەسەر چی أنه لا إله إلا هو هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بپەرسترێت بێجگە لە خۆی نەبێت بێجگە لە ئەو نەبێ ئیلاه یعنی پەرستراو ئیلاه یعنی پەرستراو بە هەر پەرستراوێک دەڵێن حەق بەیان ناحەق بێ بەڵام لێردا معناکەی ئاوای لێ دێتەوە لا إله إلا الله یعنی هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بپەرسترێت بێجگە لە ئەڵڵا بەڵام ئایا پەرستراو لە واقعدا هەن یان نین ها نییە ئەدی ئینسان هەیە مانگای دەپەرستی ئینسان هەیە بەتی دەپەرستی ئینسان هەیە تاغوتێکی دەپەرستی ئینسان هەیە مەسەلەن داروبەردێکی دەپەرستی کەواتە یعنی لە واقعدا پەرستراو هەنە بەڵام حەقیقەتیان نییە لە واقعدا هەن لە ژیانی دنیادا ئینسان ئێستا هەیە لە هیندستان ئینسان هەیە بتی دەپەرستی بتێکی داناوە لە ماڵی خۆی دەپەرستی یان مانگای دەپەرستی لە زۆر وڵاتی دیکە یعنی ئینسان هەوا و ئارەزووی خۆی دەپەرستی ئەفەڕایتە مەن اتەخەذە ئیلەهەهو هەواهو کەواتە لە واقعدا پەرستراو زۆرن بەڵام لە حەقیقەتدا یەک دانە شیاوی پەرستنە کە بریتێ لە خوای پەروەردگار بۆ یەکە دەڵێ ئیلاه یعنی هەر جۆرە پەرستراوێک دەگرێتەوە بەڵام کە بۆ خوای گەورە بەکاردەهێنرێن لا إله إلا الله يعني هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بپەرسترێت شیاوی پەرستن بێت بێجگە لە الله يعني لا معبود بحق إلا الله خوای گەورە شایەتی دەدات چونکە خوا خۆی دەزانێت کە تاکو تەنهایە والملائکە فریشتەکانی شایەتی لەسەر یەکتاپەرستی خوای گەورە دەدەن وأولو العلم وأو كساني كخاوني زانست زانيارين زانان وعلماء راستقينا شاهدي لدن كخواي پروردگار بتاكو تنهاي شاي پرستنا اوش فضل وقوري انساني زانا من بودن رخات زانا راستقينة طبعا انجا قائما بالقسط او انا شاهدي لدن بدات پروري وبراستي
بێجگە لە خوای پەروەردگار هیچ کەسێکی دیکە شیاوی پەرستن نییە، هیچ پەرستراوێکی دیکە. لا إله إلا هو العزيز الحكيم. بێجگە لەوی هیچ پەرستراوێک نییە بێجگە لە ئەو نەبێ، ئەویش باڵا دەستە عەزیزە و حەکیمە، کار دروستە، کارەکانی لە شوێنی خۆیدانە و هەموو کار و فەرمانەکانی لە شوێنی خۆینی. ومعناه ها لێرەدا معنای کردووە دانەر، يعني معنای لا إله إلا الله چیە؟ ومعناها لا معبود بحق إلا الله، واتە هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا نەبێت. ئەگەر گوتمان معنای لا إله إلا الله چیە؟ شلونی معنا دەکەن؟ لا معبود بحق إلا الله، ئەو معناکێت، يعني هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە شاوی پەرستن بێت، تەنها کێ نەبێت؟ تەنها ئەڵڵا نەبێت. جا ئێستا يعني شیکاریەکی کردو دەڵێ لا نافیە، واتە بەشی لا إله إلا الله دوو بەشە. لا إله أو پێی دەڵێن نافیە، لا إله نافیە جميع ما يعبد من دون الله، واتە نەفی هەموو پەرستراوێک دەکا بێجگە لە خوای. دەڵێ لا ها یەکەم شت لا إله إلا الله بەس دەست پێ دەکا، لا يعني نا بۆ پەرستنی بێجگە لە خوای پەروەردگار. لا دەبێت لە ژیانی ڕۆژانەی ئینسانیشدا ئاوا ئینسان بیر بکاتەوە حەقیقەت یەکەمین شت لا، يعني نەخێر بۆ پەرستنی بێجگە لە خوای پەروەردگار. لێی پێی دەڵێن لا نافیە، يعني چی؟ يعني نەفی هەموو پەرستراوێک دەکات، لای دەبات، يعني هیچ شتێک و هیچ پەرستراوێک نییە شای پەرستن بێت. ئینجا إلا الله پێی دەڵێن بەشی ئیثبات، واتە جێگیرکردنی تەنها پەرستنی خدای پەروەردگار. مثبتا العبادة لله وحده، جێگیری چ دەکات؟ عبادەت و بەندایەتی بە تاک و تەنهایی بۆ خوای پەروەردگار. لا شەریکە له في عبادته، هیچ پەرستراوێک نییە لە پەرستنی خوای پەروەردگاردا و لە عیبادەتی ئینساندا بۆ خوای گەورە بێجگە لەوی نەبێت. كما أنه لا شريك له في ملكه، هەروەکو چۆن لە دروستکردنیدا شەریکی نییە لە پەرستنیشیدا نابێ شەریکی بە بڕیار بدەین. يعني چی ئەو قسە؟ يعني چۆن خوای گەورە بە تاک و تەنهایی هەموو بوونەوەر و ئەرز و ئاسمانی دروست کردووە، هەر ئەویش شیاوی ئەوەیە کە ئینسان بە تاک و تەنهایی بیپەرستێت. برا تەماشاکەر، ئەو قسەیە زۆر گەورەیە و زۆر پڕمەعنایە. هەروەکو چۆن خوای گەورە هیچ کەسێک بەشداری لەگەڵدا نەکردووە لە دروستکردنی ئەرز و ئاسمان و بوونەوەردا، بە هەمان شێوازیش نابێ ئینسان لە پەرستندا غەیری خوای گەورە بکاتە هاوبەش و بیهێنیتە ڕێزی خوای پەروەردگار. کێشەی مە ئەوەیە، دەزانین خوای پەروەردگار بە تاک و تەنهایی هەموو شتێکی دروست کردووە و دروستکارەوەیە. ئەگەر تەنانەت لە بێ باوەڕەکانی سەردەمی پێغەمبەریشت پرسی بە خوای گەورە دەفەرمێ، ئەوە بە تەکید دەیانگوت خوای پەروەردگار لەیەقولون الله، پێدگوتپانە من خەلق السەماوات والأرض، یەکسەر دەیانگوت خوای پەروەردگار. بەڵام وەختێک دەهاتە بواری پەرستن بێجگە لە خوای پەروەردگاریان دەپەرست، بێجگە لە خوای پەروەردگار لی دەپاڕانەوە، تەوەکولیان لەسەری هەبوو، ئومێدی ڕەزایان پێ هەبوو. کەواتە کێشەکە لەوەیدا ئینسان چۆن دەزانێت خوای گەورە تاکە دروستکەرە، دەبێت ئاواش تاکە پەرستراوی ئینسان تەنها خدای پەروەردگار بێت. لە پەرستندا ئینسان بەهاڵە نەچێت، لە لێپاڕانەوەدا ئینسان بەهاڵە نەچێت، لە تەوەکول و ئومێد پێ هەبوون و ڕەجا لێ هەبوون و لێتەرساندا ئینسان بەهاڵە نەچێت و تەنها بۆ خوای پەروەردگار و هەروەها خوای پەروەردگار بپەرستێت. کەواتە ئێستا دانەر چی بۆ کردین؟ تەفسیری لا إله إلا الله بۆ کردین کە بریتیە لە نەفی و ئیثبات. لا إله ئەوە نەفیە، یعنی لابردن و نەفیکردنی هەموو پەرستراوێک، إلا الله یعنی جێگیرکردنی تەنها بەندایەتی بۆ خدای پەروەردگار. ئەگەر ئاوا لێی حاڵی بن ئەوەش معنایەکی گرنگە، دوایی دەکرێت ینی بڵین ئەوەتان لێ دەپرسینەوە ئینشاءالله. لا إله معنایەکەی چییە؟ یعنی لا معبود بحق إلا الله. ئەدی نەفی و ئیثباتەکەی چییە؟ يعني لا إله أو نفي إلا الله أو شيء إثباتي تنها پرستنی خدای پروردگار دکان. نفي يعني لا بردني بيزگل خدای پروردگار، إثبات يعني جيگر کردنی تنها پرستنی خدای پروردگار. باشا برام أو أدري لي حالي بالمعنى لا إله إلا الله. جاء طبعا لا إله إلا الله كليلي بهشتا، هر کس یک براستي بتواصي لي حالي وبيلي
طبعا لفرمايش پیغمبر جات چەندین داهاتووە بەڵام صادقا من قلبه يعني بەڕاستی بێڵێت لە دڵ سۆزیەوە لە دڵەوە بە ئیخلاسیەتەوە لەی حاڵی بێ ئەو کەسە ئینشاڵڵا دەچێتە بەهەشتێ بەڵام ئەوەش مەرجیانە یعنی هەروە هەوەنتە نییە هەرێکسەر کەلیمەکەی بڵێ و ببێەوەی لێ حاڵی بی ببەوەی نەزانی وێستا ئینسان هەیە وا بیر دەکاتەوە دەڵێ زاڵە معناوە لا إله إلا الله چییە و کەلیمە وەڵا سەد جاری دەڵێم بەڵام لێ حاڵی نەبی و ئیشی پێ نەکەی و نەزانی معنای چییە و نەزانی داوای چت لێ دەکا و ئەگەر بە زمان گوتت لا إله إلا الله بەڵام بە عەمەل لا إله إلا الله جێبەجێ نەکەی کەڵکی نییە برا ئەو وەختی خۆی یعنی ئەوان لێی حاڵی بوون لە سەردەمی پێغەمبەریدا صلی الله علیه وسلم دەیانزانی ئەگەر بڵێن لا إله إلا الله نابێ یەک بەتی بپەرستن نابێ لە بێجگە لە خوای گەورە بپارنەوە دەبێ یەکسەر خۆیان تەسلیمی پێغەمبەر کەن صلی الله علیه وسلم ئەو چی بۆ هێناون تەسلیم بە فەرمانەکانی خوا و پێغەمبەر بن بەس ئێستا یعنی ئەو معنایە بۆکو پێویست بەڕاستی عەلەیکم السەلام ورحمة الله لە ناوماندا بڕێک بزر بووە وا دەزانی بەس بە گوتنی کەلیمەکەیە بۆیە زانایان هەشت مەرجیان داناوە بۆچی بۆ جێبەجێکردنی لا إله إلا الله یەکەم مەرجی لا إله إلا الله ئەوەیە علم العلم دەتوانن بە کورتی بنووسن یەکەم العلم يعني إنسان زانست و زانیاری هەبێت بەو کەلیمەیە فاعلم أنه لا إله إلا الله العلم يعني إنسان بزانێ ئەو لا إله إلا الله چییە و داوای چێت لێ دەکا و باسەکەی چییە دووهەم اليقین ئینسان ئەگەر ئەو کەلیمەی ود یەقینی لەسەر خودای پەروەردگار هەبێت یەقین چییە یەقین ئەوەیە چۆن دەزانی ئاگر سوتێنەرە دەستی تێناخەی ئاواش کە دەزانی قیامەت هەیە و خۆی پەروەردگار هەیە و ئیسلام ڕاستە و محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری ئێمەیە بە فەرمانی ئەوان بجوڵێەوە کارێک نەکەی کە قیامەت دوێران کەی ئەوە یەقینە گەیشتنە یەقینە ئەما یەقین معنای زانین نییە بە زانینی ڕوت چونکە زانین زۆر کەس دەیزانێ بە جێبەجێی ناکات بەڵام یەقین یعنی تێیدا گەیشتویەتە ئەو پەڕی یەقین گومانت تێیدا نەماوە و دووهەمینیش چۆن دەزانی ئاگر سوتێنەرە دەستی تێناخەی کە دەزانی دۆزەخی سوتێنەرە و قیامەت هەیە شتێک نەکەی کە بچێ ناو ئاگر و قیامەت دوێران بەوێ خوا پەناماندات ئەنجا سێمیان بریتیە لە القبول مەرجی لا إله إلا الله چییە بریتیە لە قبولکردنی هەموو فەرمانێکی خوا و فەرمانێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم زاری وایە کابرا مسلمانە بەخوا لەو سەنگە سەرەی فەرمایشتم باس کردو لە وتاریدا کابرا هەبووە کوتوێتی کوڕە وەڵای عەقڵ ناگریشتیوە عەقڵ ناگری بابەت ئەتو دەبێت قبوڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەر بکەی مادام فەرمایشتێکی صەحیحە عەقڵی تو ناگری عەقڵی من ناگری عەقڵەکە کورتە چونکە عەقڵی ئینسان سنووردارە بەڵام توانای خوای گەورە بێ سنوورە ئایا دەبێت ئەتو عەقڵی خۆت بکەیە پێوەەر بۆ خوایەکی ئاوا خاوەندە دەسەڵات و بۆ دینێکی ئاوا گەورە و بوونەوەرێکی ئاوا گەورە برم قبول یعنی قبولکردنی هەموو فەرمانێکی خوای قبولکردنی حکم و بڕیاری خوای پەروەردگار جاری وایە کابرا مسلمانە بە دیوێکی دیکەدا ئايات و حەدیثی قبوڵە بەڵام حکمی ئیسلامی قبول نییە کە ئەوەشیان دیسان خەتەرە بۆ ئینسانی مسلمان برام ئەوە معنای لا إله إلا الله برا چوارەمیان الانقیاد یعنی ملکەزوی بۆ فەرمانەکانی خوا و پێغەمبەر ملکەزوی بۆ فەرمانەکانی برام کە بچێت لا إله إلا الله پێنجەمیان الصدق يعني راز بي لا قتني أو شيدا صادقا من قلبه لفرمايش دهاتوا دبي إنسان لضل وراز قوبي لقتني أو فرماني دا أو شيدا بلام كابرا لضل وراز نبي بلي ولا زادي كل خود ديلم بزمان ديلم وبدليش أو يجي خوم دا دلي خوم دا وش نابي برا صادقا من قلبه يعني براز قوي وبراستي أو كلمة بلي لا كارو كردو كان شدا رنگ بداتوا ڕاستی چییە ئەوەیە کە تو زمان و کردەوەکانت وەکو یەک بن دڵ و ظاهیر و باطینت وەکو یەک بن برا ئەوەی کە بە زمان دەیڵێ بە کردەوەش تەرجەمەی کەی و تەفسیری کەی و ڕاست بێت ئەمما ناڕازبی خۆت هەڵدەخەڵەتێنی برا ئەنجا شەشەمیان الئیخلاص ئەو کەلیمەیە کە دەیڵێ مەبەستە تەنها پێی خوای پەروەردگار بێت هیچ شتێکی دیکە لەدڵدا نەبێت حوتەمیان المەحەبە دەبێ خۆشەویستیت بۆ ئەو کەلیمەیە بۆ خوای پەروەردگار بۆ پێغەمبەر بۆ ئیمانداران بۆ ئیسلام هەبێت واتە کەلیمەکەت خۆش بوێت چونکە بنیاتی دینداری لەسەر چی دەنرێت لەسەر گوێڕایاڵیکردن و بە قسەکردن و ملکەز بوون و هەروەها
خۆشەویستی چونکە ئەو دوو پایە تێدا نەبن عیبادەت و بەندایەتی نایەتە دی وەکو پێویست یەکەم گۆڕایاڵی بی دووهەم لە دڵەوە خۆشت بوێت ئەنجا هەشتم الكفر بالطاغوت واتە لە مەرجەکانی لا إله إلا الله ئەوە تەبعاً بە کورتیە دەنا درێژتر ئینسان بەڵگەوشتی لەسەر بێنیتەوە یعنی هەڵدەگری زیاتریش بە کورتیەکە ئەو هەر هەشت مەرجانە مەرجی لا إله إلا الله الكفر بالطاغوت يعني چی يعني بڕوات بە پەرستنی بێجگە لە خوای گەورە نەبێت شوێنی پەرستنی بێجگە لە خوای گەورە نەکەوێت طاغوت يعني پەرستنی بێجگە لە خوای گەورەیان هەر کەسێک بەڕێی بێشەرعیدا خەڵک ببات ئەو پێی دەڵێن طاغوت يعني پێی لە بەڕێی بردوتە دەرێ طغى يعني ئەو کەسەی تەجاوزی حەدی کردووە ئەو کەسەی کە دەیەوێت خەڵک بەرەو بێدینی ببات خەڵک بەرەو ئاخاری غەیری بەرنامەی خوای گەورە ببات خەڵک دوور خاتەوە ئەو پێی دەڵێن طاغوت نابێ بڕوات پێی هەبێ و هەروەها شوێنی کەوی بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی قورئان دەفەرمێت چی أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت ولقد بعثنا في كل أمة رسولا لحموا أمتك دا خواهي قوارد فرمي ما في غنبر ما ناردو بوشي أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت يكم خواهي قوارد بتاكو تنهي بپرستن دوم لپرستني بيزق لخواهي قوارد دور بن لطاغوتان دور بن باشا برام و چندین آياتي ديكرش طبعا درباري أو هاتوه كواتا وهابي كوري منبه دليت كلام برسيوه ئایا ڕاستە لا إله إلا الله کلیلی بەهەشتە گوتوێتی بەڵێ بەڵام هەموو کلیلێک دەدانی هەنە دەدانەکانی ئەو کلیلی بەهەشتەی بریتین لە مەرجەکانی لا إله إلا الله لا إله إلا الله کلیلی بەهەشتە بەس دەدانەکانی چینە ئەو هەژ مەرجانن کە باسمان کردن باشە کە عەبدوڵڵا سەفەریکە لەوانێ بپرسمەوە دەبێ بیان نووسیەوە ئینشاءالله ئەو هەژ مەرجانە بە کورتی پێیان دەڵێن مەرجەکانی لا إله إلا الله هەر کەسێک ئەو مەرجانەی تێدا نەبن وەکو پێویست ئەوە لە ڕاستیدا یعنی ئەو کلیلی بەهەشتەی بە تەواوەتی دەست ناکەوی برە وتفسيرها الذي يوضحها تفسيري أوش كبومان رون دكاتو لا إله إلا الله معناي شيئا أو آتبت عبد لبشي كفر بطاغوت دا أويك خواي قورد فرميت وإذ قال إبراهيم لقومه لأبيه وقومه باسی ئەو کاتە بکای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار بە باوکی گوت و هەروەها بە گەلەکەی گوت چی پێگوتن گوتی ئینەنی بەڕاء مما تعبدون کوتی بەڕاستی ئەمن بەریم لەوەی کە ئێوە دەیپەرستن بێجگە لە خوای پەروەردگار لە خۆتان و لە پەرستراوەکانتان لە شوێنی کە دەهاتووە إلا الذي فطرني تەنها لەوە نەبێ کە منی دروست کردووە فطرني يعني خلقني تەنها لەو پەرستراوە نەبێ کە ئەڵڵایە و ئەمنی دروست کردووە چونکە هەر ئەو شیاوی پەرستنە فإنه سيهدين چونکە بەڕاستی ئەو ڕێنمونیم دەکات بەڵام غەیری خوای گەورە کوا دەتوانێت ڕێنمونیت کابرا وجعلها كلمة باقية في عقبه خوای پەروەردگار ئەو کەلیمە تەوحیدەی کە ئیبراهیم وتی هێشتیەوە لە ناو وەچەکانیدا في عقبه يعني في ذريته هێشتیەوە ئەو کەلیمەیە بۆچی لعلهم يرجعون بەڵکو پێی بگەڕێنەوە لە شرک و خراپەکاری بۆ ئیسلام و هەروەها بۆ تەوحید خوای گەورە چۆنی هێشتەوە ئەوە بوو کە ئیبراهیم ووصى بها إبراهيم بنيه ويعقوب هم داڵەکانی نصيحت کردن وصيتی بۆ کردن فەرمووی یا بني إن الله اصطفى لكم الدين خوای گەورە ئەو دینەی بۆ ئێوە هەڵبژاردووە فلا تموتن إلا وأنتم مسلمون وتي نمرن تنها بمسلماني نبي يعني تي يعني بمسلماني بجيان بوي بمسلمانيش بمرن وقوله تعالى خواهي قورت سيدة فرمي لو آيات أجداد فرمي قل يا أهل الكتاب فيان بالله أي پیغمبر صلى الله عليه وسلم أي خاوان كتابا كان واتا أي مسيحي وجولك كان كخاواني كتابا تعالوا ورن بوشي إلى كلمة بو أنجام دانو جيب ذكردني كلميك سواء بيننا وبينكم كالنيوان إيما وإيوا دا يكسانا وهاو بشا أو اشتيا ألا نعبد إلا الله بريتيا لا أوي كبيرج قال أخواي پروردگار نپرستين تنها عبادة بنداتي خواي قورب كين ولا نشرك به شيئا هاو بشي شي ببريار ندين ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله هندێکیشمان هەندێکمان نەکەینە پەرستراو
کە نەیکەینە پەروەردگاری خۆمان و نەیکەینە گەورە و پەروەردەکاری خۆمان سەرپەرشتیاری خۆمان حەڵاڵ و حەرامی لێوەرنەگرین چونکە ڕەب بە معنای چ دێت بە معنای پەروەردگار دێت بە معنای سەرپەرشتیکار دێت و هەروەها بە معنای مشورخۆر دێت بە معنای پێگەیەنەریش دێت باشە برام بۆچی کەواتە ئەو ئاەتە پێمان دەڵێت کە تەواویەکەی دەڵێ فەئین تەوەلەو فەقولوا اشهدوا بأننا مسلمون یعنی ئێوە بەڕائەت دەرببڕن لە غەیری ئەوە کە بێجگە لە خوای گەورە نەپەرستن شەریکی بۆ بڕیار نەدەن هەندێکتان نەکەنە گەورەی خۆتان و حەڵاڵ و حەرامی لێوەربگرن کەواتە ئینسان نابێت حەڵاڵ و حەرام لە غەیری خوای گەورە چ لە زانایان بێت وەربگرێت وەکو شیعەکان کە هەموو شتێکیان مەسیحیەکان مەسەلەن هەموو شتێک لە کابرای پاپا وەردەگرن باشە بەرام نابێت لە غەیری خوای پەروەردگار چ زانایان بن و هەروەها چ کار بەدەست و هەر کەسێکی دیکەش هەبێت نابێ ئینسان حەڵاڵ و حەرامی لە بێجگە لە خوای پەروەردگار وەربگرێت تۆزێکمان ماوە زۆر نییە تەواوی دیگە ئینشاڵڵا تەواو دەبین باشە طبعا بەڵگە هەیە لەسەر ئەوەی کە حەڵاڵ و حەرام وەرگرتن معنای پەرستنە وەکو ئەوەی کە یەکێک لە هاوڵان دێتە لای پێغەمبەری صلی الله علیه وسلم چی لە ملدا دەبێت صلیبێکی لە مڵدا دەبێت صلیبی چی صلیبی مەسیحیەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەفەرمێ ئێوە گەورەکانی خۆتان کردبوونە پەرستراو ئەو پیاوە ژوای زانی پەرستن یعنی سوزدە بۆ بردن وەکو ئێستا خەڵک وا دەزانیت گوتی پێغەمبەری خوای خۆیمان نەمان دەپەرستن پێغەمبەر فەرمووی ئایا حەڵاڵ و حەرامتان لێوەر نەدەگرتن حەڵاڵیان بۆ حەرام نەدەکردن و حەرامیان بۆ حەڵاڵ نەدەکردن گوتی بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دەی فەرمووی ئەوە پەرستنە ئەوە پەرستنە کە تۆ حەڵاڵ و حەرام لە کەسێک وەربگری بێژگە لە خوای پەروەردگار ئەوەی کە لە شەرعدا دیاری کراوە چوارچەوەی بۆ دانراوە بێجگە لەوەی لە غەیری خوای گەورە وەربگری کەسێک بۆ دانێ و پێت باش بێ و ئاوا بۆ شوازەی ئەوە دەبێتە جۆرێک لە چی دەبێتە جۆرێک لە پەرستن بۆیە نابێ ئەوەش هەبێت دلیلی شەهادە ودليل شهادة أن محمد رسول الله بلغي شهادتماني محمد رسول الله شيئا أو يخوي قولة فرمي لقد جاءكم رسول من أنفسكم وتسفن بخوا إيما بوتان هاتوا بمان نادون بوتان هاتوا في غنبرك لخوتان عزيز عليه ما عنتم زور سورة لسر أويك مشقتنا راحتين توجنبت حريص عليكم بالمؤمنين رؤوف الرحيم سورة لسرتان كهدايات وربقرن وبرانبري مسلمانانيش زور برحم بزية أو پیغمبر صلى الله عليه وسلم ومعنى شهادة أن محمد رسول الله أدي معنى شهادتماني محمد رسول الله سيا دبي أون دي لبركان معنى سيا محمد رسول الله طاعته فيما أمر قريالي بكي لويك پیغمبر فرمانت بيدكات وتصديقه فيما أخبر أو براز بزانيك أو پیغمبر حوالي پیداو هناويتي واجتناب ما نهى عنه وزجر دوريش بكوية ولتي لويك أو پیغمبر نهي لكردوا وسردنش لكردوا وأن لا يعبد الله إلا بما شرع ونابي خواهي قورج بپرستي تنها بونبي كپیغمبر صلى الله عليه وسلم فرماني كردوا وهروها فرماني تي كردوا وهناويتي للاي خواهي پروردگار كما بس لويا بيزق لوي پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي نابي لخوتوا عبادتك دابيني وهروها عبادتك انجام بدي وعبادتك كي هون دمان ما ودله بلغي نويش وزكاة شيا قلت من بلغي لسر أركان الإسلام هنا وتوا بلغي نويش وزكاة شيا خواهي قبرد فرمي وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء تنها فرماني چی من پێکرد بن خواهی گەورە دەفەرمێ فەرمانی ئەوەی خواهی گەورە بە تاک و تەنهایی بپەرستن و هەروەها ملکەت و گێڕایاڵی فەرمانەکانی خواهی گەورە بن بە پاک و بە تەنهایی ويقيم الصلاة أو بلغي نوێژە ئەمرمان پێکرد بوو کە نوێژ بکەن ويؤتوا الزكاة زكاة دەن وذلك دين القيمة ئەوەش بەڕاستی دینی ڕاست و ڕێک و تەواوە آخر شت بەڵگەی صيام واتە بەڵگەی ڕۆژوو چییە خواهي قولة فرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام
أيمان داران روجوما لسر فرض كردون كما كتب على الذين من قبلكم هرو كتشون لسر آواني فيش ايوش من فرض كردو بوشي لعلكم تتقون بلكو أمد وايا بهوي أو روجويا واتشتان فيدا بيت تقواتان فيدا ببيت بلغي حجش تيا خواهي ورد فرمي ولله على الناس حج البيت بو خواهي قوره هيا واتفرز لسر مسلمانان حجي مالي خواهي پروردگار انجام بدن بلا من استطاع إليه سبيلا بو أو كسي كتواناي ريقاكي هيا وريقاك وايك إنسان تواني أو حجي يبكاتو تواناي هبيت ومن كفر فإن الله غني عن العالمين هر كسي كش بباور بيت برانبر بو خواهي قوره أو خواهي قوره بيفيوستا لخلقو هيج احتياجي بهيج مروفاتي وهيج كسيكو بنور نيا كواتا لدرس ششم دا باسی چمان کرد باسی ناسینی اسلام من کرد با بلغی قرآن و سنت و گوتمان سه مرتبه هيا اسلام و ایمان و احسان باسی مرتبه اسلام من کرد و ارکان اسلامش من باس کردن هموی ببلغوا و معنای لا اله الا الله محمد رسول الله شمان کرد که زور معنای کی گرنگ بو اگر انسان بتوانه فێری بێت و هەروەها لەبەری بکات ئینشاءالله هەم ئیسفادەی لێ دەکات و هەم کاردانەوەشی لەسەر مسلمانەتی و کردەوەی ڕۆژانە دەبێت ئینشاءالله بەو شێوازەیە دەستی شەشەمیشمان هاتە کۆتایی خۆی گەورە شارەزامان کە لە دینی خۆی و لە هەموو لایەکی خۆش بێ و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين